بینەرانی وکەی فۆم کاتەتان باش پێمان خۆش بوو سەرتاشخانەیەک بەسەر بکەینەوە کەم سەرتاشخانەیەکێکە لەو شوێنانەی کە لە بەریتانیایە کوردێکی زۆر بزنسیان هەیە لەسەری و خزمە دەکەن بەو میوانانەیە خۆت بۆ مشتریانەی کە دێ بۆیە پێمان خۆش بوو ئەمڕۆژ سەرتاشخانەی سلێمانی بەسەر بکەینەوە کەیچەکە لەو سەرتاشخانانەی کە دەتوانم بڵێم شوێنکارێکی تایبەتە و خەڵکێکی زۆر ڕووی تەیەکە و ئەمڕۆ پێمان خۆش بم شوێنە تایبەتە بەسەر بکەینەوە و بچینە لای ستافە بەڕێزەکە ئەمزانین کار و پیشەیان مەشغوڵێتیان یاخود ئەو پیشەیە کە خۆیان هەڵیان بژاردۆماندویان ناکە. سلام علیکم. سلام بەخێر بێت هەیە. پێش هەموو شتێ ڕەمەزانتان پیرۆز بێ و لە ئێوارەی غوربەتەوە سڵاو و ڕێزمان هەیە. پیرۆز بێت لە هەموو لایەک و ئینشاڵڵا بێوەمای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. برای جان لەم ڕەمەزانەیە ئێوە ئەم پیشەیەتان مەشغوڵتانەکە ڕاستە بەڵام ئایا هیلاک و ماندووتان ناکات؟ وەکو هیلاک بوون ئەکید هیلاکیەر خۆی هەیە بەڵام عادەتەن کە ڕاهاتوین بەس کەمێ مەگە برسێتی ئەگەر نا وەکو هیلاکی مە بە هیشەکە هەر ڕاهاتوین. بەڵێ ئەو مشتریانەی کە ڕووتان تێیەکەن زیاتر چ قەومێکن قەومی کوردن یا قەومی ترن؟ وڵای ئێمە بە حکمیەوەی ئەم جادەیە جادەیەکی تقریبان شعبیە و ئاسیاییە زۆربەی کورد و پاکستانیە زائیدەن ڕۆمانی و پۆڵەنی و بەڵام زیاترەکەی پاکستانی و کوردن. چی وای کردووە ناوی دوکانەکەتان سلێمانی بێ؟ وڵایی لە خۆشەویستیمان بۆ شارەکە هەوڵمان ناوە شتێکی جوان بکەین کە شایانیەوە ناوە بێت تر هیوادارم هۆشمان کرد بێ. ئەو ستافەی کە لەگەڵی دیشەکەن هەر کوردن یا ئینگلیزن قەومیکەی تایە؟ وەکو خۆمان هەمومان کوردین ئەو برادرەمان کوردی ئێرانە ئیتر باقاتەکەشمان کوردی بەڵام هەمومان کوردین لەخوا بەزیابێ. ئەگەر تێبینی کەی لێرە ستافێکی باشە لەگەڵایە ئێواران لێرە ڕۆژوە شکێنن لێرە بەربانگەکەنەوە یاستە مزگەوتەکانیە؟ ئەگەر جاری وە هەیە مشتری تاخیرمانەکە ئاکەوینە درێنگ لێرە ئیشکێنین و خورما و درینکی و هەموو شتێکی لێیە بەڵام ئەگەر فریا بکەوین عنی پێش ئەوە دەستمان بەتاڵبێ ئەڕۆینە مزگەوتەکان ڕۆژەکانمان نشکێنین. دەستخۆشیمان هەیە پێم خۆش بوو بینەرانی خۆشەویست یەکێک لەو بەڕێزانی کە لێرە وەکو وەستایە کارەکە بەسەری بکەینەوە یاخود شتێکی لێوەرگرین. بەڕێزەکەم سڵاوی خوا لێ بێ. ڕۆژویت لەخوا مەزێ لە هەموو لای ئینشاءالله. بەڵا بە تاکید هەموومان ماندووە بین بەڵام شتێکیشە واجبە و فەرزە لەسەرمان کە دریاکەتیان نەکەینەوە بێ بشیرێت. ئایا ئەم بە ڕۆژوبوونەی تۆ کە دوای ئیش ئەڕۆیتەوە ئێواران خۆ دەچیتەوە ماڵەوە با بڵێم سینگلی بە کوردیەکەی؟ ئێواران کە ئەڕۆیتەوە ماڵەوە بەس خۆت خواردن حازرەکەی ماڵپا ئەەکەیتەوە و کۆمەڵە ئیشۆ بەسەراکەوت یا ماندوود ناکە؟ وەڵای زیاتر لە دەرەوە نانەخۆین بەوانەی ئەوەی لە ماڵۆین و لە ئیشە ڕێنەوە هیلاشین فریان ناکەوین ینی دانیشین نان دروستکەینەوەمان مەگە پارشەوان شتێکی سوکە دروستکەین و تاوینا ئێوارانە لە دەرەوە نانەخۆین. دەمەوێت ئاماژە بۆ بکەم لێرە کۆمەڵی لەوحە هەڵواستراوە دوو لەوحی زۆر تایبەت و گەوران کە بە زمانی ئینگلیزی هەڵواستراوە ئەم لەوحانە لەوحێکی زۆر تایبەت نوێژێکیان باز لە سلێمانیەکە باز لە سلێمانیەکە کە مێژووی کوردستان بە تایبەت مێژووی سلێمانی لە دروستبوونیەوە تاکو ئەم ساتە و چەند ڕسمێکیشی تایە ئەوی تریشیانێکێکە لەوەی کە باز لە شاری هەولێری خۆشەویستەکە مێژووی هەولێر مێژووی و شارەتێرینە و بە زمانی ئینگلیزیش نووسراوەتەوە دەمێ ئاماژە بەوە بکەم کە لێرە ئەگەر مشتریەکی ئینگلیزیا خۆدەر قەومێکی کە بێ بۆ لایەن ئەتوانێەوە بە زمانی ئینگلیزی بخوێنێتەوە و ئینفۆرمێشنێکە بۆ هەر کەسێکە دێ بۆ ئێرە مەبەست لە ناوی سلێمانیەکە چییە و هیوادارم هەر کام لە ئێمەوە خزمەتی ئەو شار و شوێنە بکەین کە تایە نیشتەجێین و تایامێنینەوە. دەمەوێت بپرسم پەیامی ئێوە چیە لەم ڕەمەزانەدا؟ سرتا بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم دەستان خۆش بێ بەرنامێکی جوانە بەڕاستی ئەم جۆرە بەرنامانە زەرورە لە وڵاتی بەریتانیا بۆ کوردانی تاراوگە و مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە مانگی هەژار و فەقیر و لێقەوما و داماوە و مانگی ڕەمەزان یەکێکە لە سەیید المانگەکان گەورەی هەموو مانگەکانە وخوای تەعالا ڕێزێکی زۆری لە مانگی ڕەمەزان ناوە بە نمونە قورئانی تیادا بەزانەوە
ولماني رمضان حتى تعذيب لسر أهلي جهنم بكافر وبويشكوا إيمان لدلي أبوه هلاقريه تعذيب لسر جياني برزخ هلاقريه ويا جوكو مسلمان براسي بيرز لماني رمضان بقرين بقدر بقيمة تماشى ماني رمضان بكين ماني رمضان ماني بركته ماني خيره ماني عبادته بويا براسي بي ريزي رمضان بقرين أو كوا ئێمە وەکو مسلمانێک کە ناوی خۆمان ناو مسلمان کە دوای ئیسلام کەوتوین و ئەڵەی شوێن کەوتەی پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم پێویستەکە یاسا و ڕێسەکانی ڕەمەزان وەکو خۆی تەطبیق بکەین یعنی ڕێزی لێ بگرین. دەمەوێت ئەو پرسیارە و لێ بکەم ئایا لێرە پێش یاخود لە ڕۆژی عەرەفەیە هیچ لۆدێکتان لەسەر ئەبێ بۆ ڕۆژی دوایی جەژنە؟ ئەکید وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەم مەنتیقەی ئەمە زیاتر کورد و مسلمانی زیاترە لە ڕەمەزانە کوایەت بووی عنی بازارەکە تۆ زیاترە خواترەوە بەڵام ئامادەکاریمان کردووە بۆ عەرەفە ئیشاڵڵا کە ئەزانین کە لۆدێکی زۆرمان لەسەرە بێ ئەکید دڵنیاین تاوەکو درەنگانی شەوە بێ بمێنینەوە ئەگەر نەکەوینە دەم و بەیانیش وەکو کوردستان چۆن بڵێ وەستایەک لەوێت تا درنگانێکی شەو ئەمێنێتەوە بۆ سەرچاکردنی ئەو خەڵکە ئەوە جیاوازیە هەیە هەر یەک شتە ئەکید ئەگە وەکو مەنتیقەکەی ئێمە هەمان شتە بەڵام وەکو عامی بەریتانیا ئەم شوێن هەیە ئینگلیزە مسلمانی کەمترە نا ئەو لۆدەیان نییە بەڵام وەکو ئەم شوێنی ئێمە بەڵێ ئەکید هەیەی وەکو کوردستان وایە دەستە خۆش بێن. بۆ ریکلامکردن لە کەناڵی UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا دەتوانن پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0 930 42 چیت هەیە بۆ گەنجانی کە لێرە کاری ژەکەن و بەڕۆژوشن؟ وڵا دەستخۆشیان لێکم خوای تەعالا پاداشیان باتەوە عنی ئەجرەکەیان بەدوو ئەجرە بێ ئینشاءڵڵا چونکە تۆ لە هەمان کاتە عیبادەتەکەی بینی خۆت و خوای تەعالا بە ڕۆژوویت دووەمینیشیان کاسبیەکەی کاسبی حەڵاڵیش بۆ خۆی عیبادەتێکە حتا نان خواردن حتا دەستکردن بە ئیشەکە چوونە دەر لە ئیشەکەت هەمی عیبادەتە تۆ دەستەکەیتە هیچ بسمیلا بکە و ناوی خوای بێنە خوای تەعالا بە عیبادەت بۆ تەنووسێت تۆ بۆچی ڕۆی بۆ بژێوی ژیان لە ماڵە ڕۆیتە دەرەوە لە هەمان کاتیشا بە ڕۆژویت ئەمە دوو جار کوردەواری ئەڵێ بەتی لە دوو نیشانە وشکان ئەمە ئەوەیە ئینشاءڵڵا. بەڵێ بینەرانی UK4 دەمەوێت لێرەوە سپاسی ئەم ستافە بەڕێزە بکەم و داوای دوعای خێرەکەین لە هەموو لایەک و ڕۆژووی هەموو لایەک قبوڵ.